بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی بەرنامەی پەیامی ڕۆژ و کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ گەنج جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. سوپاس و ستایش دەرەبڕین بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخش و نعمەتەکانی بەخشیەوەش کە جارێکی تر ئەمری ئەمان پێ بەخشینەوە لە خزمەتەوەی عزیز و خۆشەویست دابین. درود و سڵاو بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. خۆشحاڵین لەگەڵ هاوکارم کاک جەلال محەممەد ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین بە ئومێدیەوەی کۆی بڕگە و بابەتەکانمان جێی ڕەزامەندی خوای گەورە پاشانەوەی عزیز و خۆشەویست بێ لە هەر شوێنێک هەن. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەران و خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ. بەرنامەکانی یاتەوەرەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان لە چەند بابەتێکی جیاواز پێک هاتوون. تەوەری یەکەمیان میوانێکمانە بێت لە هەڵەبجەوە کە خانمێکە با بزانین توانای خانمانی کورد چۆنە لە چاو خانمانی جیهاندا کە پلەیەکی ناوازی بەدەستێناوە ئەم خانمەی کە دەبێتە میوانی ئێمە. تەوەری دووەمی بەرنامەکەشمان تەوەرێکی تایبەت بە تەکنۆلۆژیایە لێ هۆشی زیرەک کامەیە. با بزانین هۆشی زیرەک کامەیە بە تایبەتی زۆر جار دەبیستین دەڵێن سیارەی وا دروست کراوەکە بە بێ شۆفێر ئیشەکە یا بۆ نمونە فڕۆکەی بێفڕۆکەوان هەیە و بە هوشێکی زیرەک ئیشەکە. با بزانین ئەو هوشە زیرەکە کامەیە کە لە تەوەری دووەمی بەرنامەکەمان قسە و گفتوگۆی لەسەر دەکەین. تەوەری سێمی بەرنامەکەشمان دروستکردنی شیرینی و خواردنە کە بڕگەیەکی تۆمان کراوە هەفتانە لە ڕۆژانی سێشەمە پێشکەشتان دەکەین لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت تا کۆتایی بەرنامەش لەگەڵمان بن کە خزمەتی زیاترتان بکەین. وەکەمیشا بڕگەی دەستپێکی بەرنامەکەمان پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانە. با بزانین کەشوهە ئەمڕۆ لە کوردستاندا چۆنە کە پێشبینی دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا بەفر و باران شارەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. بەڵێ خۆشەویستان بەپێی پێشبینەکانی کەشوهە ئینشاءڵڵا ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمە دەبێتە بەفر بە ئومێدیەوەی ئینشاءڵڵا ببێتە مای خێر و خۆشی بۆ وڵاتمان. پێکەوە دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان و بزانین ئاڵۆزیە سیاسیەکانی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو چه گۆڕانکاریەکی تری بەسەر نرخی دراوەکان داهێناوە. دیارەوەی کە بینیمان لە بڕگەی نرخی دراوەکان هەڕەشەکانی ترام کاریگەری هەبووە بەسەر نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عراقی کە دیارە دوێنێ بە پێهێندێک لە زانیاریەکان تا 124,000 دیناریش بەرامبەر بە 100 دۆلار بەرز بووبووە بۆ هیوایی کە ئاڵۆزی بەتایبەتی یا هەڵاوسان یابووری لە عراقدا دروست نەبێت. دەچینە لای بڕگەی یادەوەری با بزانین لە ڕۆژانی ڕابردوودا ئەگەرچی لە ئێستادا ڕۆژ بە ڕۆژ مێژووی نوێ تۆمار دەکرێت با بزانین لە ساڵانی ڕابردوودا و لەم بەرواریە ئەمڕۆدا چی ڕوویداوە. پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین.
حوتیەکی ساڵی 1905 لەدایکبوونی ڕووناکبیر و سەرکردە و خەباتکاری گەورەی کورد لە باکووری کوردستان عوسمان سەبری لە گوندی نارنجەی شاری ئاریمان لە باکووری کوردستان. عوسمان سەبری هەر لە سەرەتای لاویەوە بەشداری کوڕ و خەباتی سیاسی و نەتەوەی دەکات بۆ ڕزگارکردنی نەتەوەکەی لە باکووری کوردستان. بۆیە لە تەمەنی لاویدا لەگەڵ نورەدین زازا پارتێکی سیاسی دادەمەزرێنن و عوسمانی سەبری دەبێتە سکرتێری ئەو پارتە. عوسمان سەبری لە پاڵکاری سیاسی و خەباتدا ڕۆژنامەنووسێکی ناوداریش بوو بە بەردەوامی ناوی لەسەر ڕووپڕی گۆڤار و ڕۆژنامەکانی هاوار و ڕووناهی و هەیڤە وەلات و هێڤی و ڕۆژانەدا هەبووە. ناوبراو ساڵی 1993 لە شاری دیمەشقی سووریا بە خاکسپێردراوە و لەسەر ڕاستپاردەی خۆی لە گۆڕستانی تایبەت بە بنەماڵی بەدرخانیەکان نێژراوە. حوتیەکی ساڵی 1923 ئیسماعیل خانی شکاک ناسراو بە سمکۆی شکاک بۆ هاوکاری و بەدەمەوەچوونی شۆڕشەکەی شێخ مەحموودی حەفید لە تورکیاوە ڕوو لە باشووری کوردستان و شاری سلێمانی دەکات و لەلایەن پیا و ماقوڵان و زانایان و وەزیرەکانی کابینەکەی شێخ مەحموودی حەفید و دانیشتوانی شارەوە پێشوازێکی گەرمی لێ دەکرێت. هاتنی سمکۆی شکاک بۆ باشووری کوردستان پاش تەنک پێهاڵچنین و دامرکاندنەوەی شۆڕشەکەی خۆی هات لەلایەن هێزەکانی پاشایەتی ئێرانیەوە. حوتیەکی ساڵی 1947 دامەزراندنی حیزبی دیموکراتی تورکیا لەلایەن جەلال بەیار و عادنان مەندەریس و ڕەفیق کوور ئەڵتان و محەممەد فوئاد کوپرلوەوە یەکێک بووە لە ئۆپۆزیسیۆنە زۆر بەهێزەکانی ئەوسا. دوای دوو خول لە بەشداریکردنی لە هەڵبژاردنەکانی وڵاتەدا حیزبەکە توانی لە جاری دووەمدا زۆرینەی زۆری دەنگ و کورسیەکانی پەرلەمان بەدەست بهێنێت و سەرکەوتن بە سەرپارتەکەی مستەفا کەمال ئەتاتورکدا بهێنێت و جەلال بەیار ببێتە سەرۆک کۆمار و عادنان مەندەریز ببێتە سەرۆک وەزیران. بە سەرکەوتنی حیزبی دیموکراتی تەواوی ئەو یاسا دژ بە مرۆڤایەتی و ئاینیانەی هەڵوەشاندەوە کە مستەفا کەمال ئەتاتورک دژی ئاینی پیرۆزی ئیسلام و زانایانی موسڵمان جلوبەرگی شەرعی و خوێندنی عەرەبی دایڕشت بوو گێڕانیەوە بۆ شێوازی پێشووی خۆیان بە پێی دەستور و دەستوری عەلمانیەتیشی لە بەرژەوەندی میلەتدا هەموار کردەوە. بەهۆی کارە چاکە خوازیەکانی عادنان مەندەریس و کەمکردنەوەی هەژمونی عەلمانیەت بە سەردامەزرا و دەستوری تورکیاوە لە کودەتایەکدا زۆربەی کەسایەتی و دامەزرێنەرانی حیزبەکە دەستگیر کران و دواتر زۆر بەشیان لە سێدارە دران لە ساڵی 1916. حوتیەکی ساڵی 1970 دەرکەوتنی سەرەتا و نیشانەکانی شۆڕشی گەلانی ئێران دژی حەمار ڕەزاشا ئێران ئەوەش فەرەح شابانووی خێزانیشا بە سەرەتای پشتکردنی ئەمریکای دادەنێت بەرامبەر بە گەورەترین دڵسۆز و پارێزەری بەرژەوەندەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە شای ئێران بوو چونکە بۆ شەوی سەری ساڵی 1970 کە تەنها 8 ڕۆژی بەسەردا ڕۆشت بوو جیمی کارتر وە کۆتا هەمین سەرۆکی ئەو کاتەی ئەمریکا سەردانی تاران دەکات و پێکەوە بە خێزانی لەگەڵ شای ئێران پێکی شەراب هەڵدەدەن و پشتیوانی ئەمریکا بۆ شای ئێران دووپات دەکاتەوە. بەڵام بە گەڕانەوەی هەمان سەرۆک و دوای هەفتەیەک ڕۆژنامەیەکی ئەمریکی نزیک لە دەسەڵات بە بڵاوکردنەوەی راپۆرتێک ئاماژەکانی ئەمریکا بۆ پشتکردن لە شای ئێران ئاشکرا دەکات. لەو ساوە تا ئێستا هیچ سەرۆک کۆمارێکی تری ئەمریکا سەردانی کۆماری ئیسلامی ئێرانی نەکردوتەوە. پشتکردنی ئەمریکا لە شای ئێران و ڕژێمەکەی و هەرەسپێهێنانی بریتی بوو لەو پرۆسە دوور و درێژ و بەردەوامی ئەمریکا کە بەرامبەر بە دۆستەکانی خۆی گرتبووە بەر و ئەو هاوکێشەی سەلمان کە ئەمریکا تا کۆتایی دۆست و هاوکاری هیچ کەس و لایەنێک نییە و نابێت. حوتیەکی ساڵی 1993 تیرۆرکردنی سەرکردە و زانە و بانخوازی ئیسلامی و یەکێک لە سەرکردە دیارەکانی بزوتنەوەی ئیسلامی کوردستان مامۆستا مەلا ئەحمەدی سینەمۆکی بە دەستی چەند چەکدارێکی نەناسراوی ڕەوتێکی سیاسی چەپ لە کوردستان پاشاتنە دەرەوەی مامۆستا لە دوای نوێژی عیشا لە مزگەوتی چۆمان لە شاری چوارقوڕنە. تیرۆرکردنی مامۆستا ئەحمەدی سینەمۆکی بە یەکەمین ئەزموونی تیرۆر دادەنرێت دژی کەسایەتی ئیسلامیەکان پاش ڕاپەڕینەکەی ساڵی 1991. تیرۆرکردنی مامۆستا ئەحمەدی سینەمۆکی بەهۆی کاریگەری بە ڕێزیانەوە بوو لە هۆشیارکردنەوەی تاکی موسڵمان و دوورخستنەوەیان لە بیری مارکسیەت و چەپگەرایی کە لەو کاتەدا هەژمۆنی بەسەر کوردستاندا سەپاندبوو. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشبڕکێ کرا بۆ 100 کەس بۆ هەڵبژاردننی 100 کەس بۆ وەکو کەسایەتی ساڵ کە هەڵبژێردن. لەناو ئەم
100 کەسەدا خانمێکی کوردی هەڵەبجەیی بووە یەکێک لە یەکەمەکان. واتە ئێستا ئێمە خانوێکمانەیە لە هەڵەبجە کە لە سەراستی جیهان لە یەکەمەکان و کەسایەتی یەکەمەکانی جیهان پێکاتوە. بڕیار وایە کە مانگی دووەم ساڵیش مەراسیمێکی تایبەتی بۆ ساز بکرێت. بۆیە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە میوانداری زۆر بەڕێز خات و شەیدا معتەسەم کە کەسایەتی ساڵ لە جیهاندا ناسراوە میوانداریمان کردووە. شەیدا خان سڵاوی خی گەورە لێبێت، زۆر سپاس بەوە دەرفەتە پیرۆزبایی لێ دەکەین جارێکی دیکە لەوەوە دەست پێ دەکەین. ئایا باوەڕی تۆ تا چەندە بەوە هەیە کە خانمانی کورد تواناییەکی بەرجەستە و جیاوازیان هەیە لە خانمانی دیکەی جیهان؟ سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش، ئەم کاتەی سەرجەم بینەرانی کەناڵی پێیان باش. زۆر سپاس. دیارە سوپاس بۆ ئێوە بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. خۆشحاڵم کە ئەم بەیانە لەگەڵ ئێوەیە بم. زۆر سپاس بۆ پیرۆزبایەکەتان. دیارە ئامایی شانازیە بۆ من کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست من وەکو کچە کوردێک دواتر وەکو هەڵەبجەیەک بوومەتە براوەی ئەم ناسناوە. یاخوا پیرۆست بێ و هەر سەرکەوتوبی. پرسیار یەکەمم با نەچمە ناو ناوەڕۆکیەوەی کە چۆن هەڵبژێرای لەسەرەوە بێ ئایا تا چەندە باوەڕت بەوە هەیە کە خانمانی کورد توانا و لێهاتوویەکی جیاوازیان هەیە لە خانمانی دیکەی با بڵێن نەتەوەکانی دیکە یا خۆت وڵاتانی تر؟ دیارە بێگومان توانم بڵێم گومانی تێدانە کە ئافرەتانی کورد هەمیشە پێگە و ڕۆڵێکی تایبەتیان هەبووە، هەمیشە تاقەتوانایەکیان هەبووە کە جیاواز لە هەموو خانمانی با بڵێم وڵاتەکانی دەوروبەری خۆمان بەوەی کە ئێمە مێژوو سلمێنەری ئەم ڕاستیانەیە کە هەمیشە ژن لە بزافی ڕزگاری خوازینەتەوەی کورد لە شۆڕشەکانە بەشداری هەبووە، لە کایە سیاسیەکانە بەشداری هەبووە، لە ناو ناوەندەکانی بڕیار پێگە ڕۆڵی تایبەتی خۆی هەیە و بە ئێستاشەوە کە لە سەرجەمدام و دەستگا سێکتەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرجەم ئەو شوێنانەی کە کاری تێداکرێ بێگومان ژنانی کورد و تاکی ئێمە لەوێ بوونیان هەیە. زۆر باشە. ئەو بوارەی کە تۆی پێبوویە کەسایەتی ساڵ چی بوون؟ مەبەستمەوەی ئەو پێوەرانە چی بوون کە شەیدا معتەسەمەکەنە یەکێک لە کەسایەتیە دیارەکانی ساڵ لە جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا؟ دیارە توانم بڵێم ئێمە ڕاستی پێوەرەکان نازانین لەبەر ئەوەی کە بێگومان ئەو خۆی ئەو ڕابیتەیە بۆی کەس هەڵمەسێ بە ئەنجامدانی چالاکیەک کە ئەو بوارە لە خۆ بگرێت و بەهۆی ئەوەوە بچێتە ناو ڕیزبەندیەکەەوە دەربچێت. ئێمە پێوەرەکان نازانین، بەڵام سەرجەم کار و چالاکی ساڵێکی تۆ ئەبێتە پێوەر بۆ ئەوەی کە تۆ بچیتە ناو منافەسەکە و دواتر پێبڕکێەکەی لە نێوان ئەو کەسایەتیانەی لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە لەسەر جیهان بەشداری ئەەکەن. دواتر ئەگەر سیڤەکەی تۆ ئەگەر کار و چالاکیەکەی تۆ ئەوەندە بەهێز بێ ئەوەندە زۆر بێ بێگومان کار و چالاکیەکانی تۆ چی بوون لە ماوەی ساڵێکدا کەوا چویتە نێو ئەو منافەسە و پێشبڕکێەوە کەوا هەڵبژێری بە کەسایەتی ساڵ؟ دیارە توانم بڵێم من لە یەک شوێن چالاکیم نییە لەبەرەوەی کە ڕەنگە زۆرێک لە چالاگوانان یان زۆرێک لە خەڵکی هەرێمی کوردستان بزانێت کە من لە زۆرێک لە ڕێکخراوەکان کار ئەەکەم بە تایبەت لە سنتەری گەشەپێدانی چالاکی لاوان لە تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە لە دەستەی خانمانی هەڵەبجە لە ڕێکخراوی ماڵی سەرکەوتن. بێگومان هەموو کارەکانی ئەم ینی هیچ کەسێکیش بەتەنیا بۆ خۆی کارێک ناکە ئەگەر بێت و لەگەڵ گروپێکی تایبەت نەبێ لە ڕێکخراوێک نەبێ. دیارە کارکردنی من ڕنگدانەوەی توانەکانی من لە نێو ئەو هەموو ڕێکخراوانە بووە. لە زۆرێک لە زۆر لە بوارەکان کارمان کردو، بواری ژینگەیی کارمان کردو، بواری ژنان و لاوان کارمان کردووە، بواری ئاینی کارمان کردو، بواری پەروەردە و منداڵ کارمان کردووە، بواری با بڵێم ئەو کەسە بەتەمەنەکان کارمان کردووە. لە زۆرێک لە بوارەکان ئێمە کارمان کردووە بە حکمی ئەوەی زیاتر کارەکانی من چڕ بۆتەوە لە کاری ژنان و لاوان بە حکمی ئەوەی کە من ئێستا سەفیری ژنان و لاوانی عێراقم سەر بە ڕێکخراوێکی کەنەدی لە عێراق. زۆر باشە. لە چە وڵاتێک پێشبڕکێکە ئەنجام درا چەند کەس بەشدار بوون و لە ناو بەشداربووانە چەند تاکی کوردی تێدا بووە؟ دیارە ئەتوانم بڵم لە پار ساڵەوە دەست پێ بکەم کە پار ساڵ ڕێژەیەکی کەم بەشداریمان کە 16,300 کەس ئێمە سیڤیمان پێشکەش کردبوو. بەداخەوە جێگەی نیگەرانی من بوو لە پار ساڵ کە هیچ کەسێک کوردێک بەشداری نەکردبوو، تەنها من بووم. هەرچەند مای خۆشحاڵی بوو بۆ من کە دەرچوون، بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانی بوو هیچ کوردێکی دیکەی تێدا نەبوو. بەڵام ئەوەی خۆشحاڵیە بۆ من کە ئەم ساڵ ڕێژەکە بەرز بۆتەوە بە حکمی ئەوەی کە 32,200 کەس بەشداریان کرد و سیڤیان پێشکەش کردووە. لە هەمان کاتا ڕێژەی کوردەکان بەرز بۆتەوە بۆ 69 کورد و لەنا ئەو 69 کوردێشەوە لە منافەسەی 100 کەسایەتیەکە ئێمە 3 کەس توانی ومانە بچینە ناو ئەو ڕیزبەندیەوە و ئەو نازناوە بەدەست بهێنین. واتە ئەم ساڵش جارێکی دیکە وەکو کەسایەتی ساڵ جەنابەت هەڵبژێراویتەوە کەواتە کەی مەراسیمی تایبەتان بۆ ساز دەکرێت و ئەو مەراسیمە چۆن چۆنیە و لەکوێیە؟
دیار هەتاوکو ئێستا مەڕاستیمەکە لە مانگی 2 ئەبێت مانگی 2 2020 بەڵام هەتاوکو ئێستا وڵاتەکە دیاری نەکراوە بە حکمەوەی کە پارساڵ بڕیار بوو ئێمە ئاهەنگی ڕێزلێنانەکەمان لە وڵاتی فەڕەنسا بێ بەڵام لەبەر ئەوەی کە زۆربەی بەشداربووانی پێشبڕکێکە و دەرچووەکان لەسەر ئاسی وڵاتانی عەرەبی بوو بەهۆی ئەوە لە وڵاتی میسر ئەنجام درا بەڵام هەتاوکو ئێستا زانیاری ئەومان نییە کە ئایا ئەم ساڵیش لە میسرە بێ داخۆ دەگوازرێتەوە بۆ وڵاتێکی تر. زۆر باشە زۆر جار بەهۆی جیاوازیە چینایەتی ئابووری و سیاسی کۆمەڵایەتەکانە و تاکی ڕۆژهەڵات یا خانمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و تاکی کورد بە تایبەت یا خانمی کورد بە تایبەت هەست بە جۆرێک لە کەمایەتی و نەقس و خۆ دەرخستنەکە یان پێی وایەکەوە ئەو هیچ بەهرە و توانایەکی نییەکەوە بیباتە ئاستی خانمانی دیکەی ئەوروپی یا ئافرەتە پێشکەوتەکانی دیکە. جەنابتان چ پەیام و ڕێنماییەکتان بۆ خانمی کورد هەیەکەوە خانمی ئێمەش هاوشێوەی خانمی وڵاتانی دیکە هیچ کەمایەتێکی نییە و دەتوانێت لە زۆر بواردا دەستی خۆی هەبێ یا بۆنە کاریگەری خۆی بسەلمێنێ. دەروەک ئاماژەم پێکرد گومان لەوە دانیە کە هەمیشە ئافرەتانی ئێمە ژنانی ئێمە تاقە و توانایەکی زۆر باشی هەیە کە توانای خۆسەلماندنی هەیە وەگوتم مێژوو سەلمێنەری ئەم ڕاستیە هەتاوکو ئێستا ئەحزابە سیاسیەکانی هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر لە خانمان تێدا لە ناوەندەکانی بڕیارن لە زۆربەی زۆری بەشەکانی حیزبەکان هەر لە ینی بێگومان هەر حیزبێک بەشی چۆن ینی پێک دێت لە کۆمەڵێک بەشی تایبەتی خۆی کە زۆربەی زۆری ژن بەڕێوەی ئەبا لە ناوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان ئیتر ئێمە بۆ بترسین لەسەر ئەوەی کە لەسەر ئاستی عێراقیان لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە خۆمان بسەلمێنین کێشەکە بۆ خودی خۆمان ئەگەڕێتەوە کە هەتاوکو ئێستا دەرفەتێک یاخود دەرچەیەک بۆ ئێمە دروست نەبووە کە بتوانین لەسەر ئاستی دەرەوە ئێمە ڕۆڵی خۆمان هەبێت و ئێمە کاریگەری خۆمان بسەلمێنین و پێگەی دیاریکراوی خۆمانمان هەبێ ئەیش بە حکمیەوەی کە ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە هەتاوکو ئێستا بارودۆخی عێراق و بارودۆخی هەرێمی کوردستان جۆرێک لە جۆرەکان ژنگەیەکی بۆ ژنان فەراهەم نەهێناوە کە بتوانێت بێگومان ڕۆڵی خۆی ببینە لەسەر ئاستی دەرەوە یان بە حکمی ئەوەی کە ئێمە تاکی ئێمە لە ڕووی فێربوونی زمانەکانەوە لە ڕووی ئەو لینکی پەیوەندی کە ئەتوانین بیکەین بە دەرەوە ئێمە لە ڕووی ئەوە لاوازین بۆی هەتاوکو ئێستا نەماتوانیوە لەگەڵ ئەوانە ڕۆڵمان هەبێ و کۆنتاکت و پەیوەندێکی تاومان هەبێت تاکو بتوانین ئەو تاقە و توانایی کە ئێمە هەمانە لەوێ بیسەلمێنین و پیشانی بین کە ژنانی کورد هاوشێوی ژنانی وڵاتانی تر توانا و تاقەیەکی دیاریکراوی تایبەتیان هەیە کە ئەوانیش ئەتوانن هەموو ئیش و کارێک ئەنجام بدەن. زۆر باشە شێداخان باس لەوە کرد کە بوویتە سەفیری یاخود باڵوێزی خانمان و لاوان لە عێراقدا واتە وەرک و بەرپرسیاردی کە لەسەر شانتە چۆن چۆنی ئەگەر باسی بکەیت. دیارە پارساڵ لە دوای وەرگرتنی نازناوی سەد کەسایەتەکە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرپرسی ڕێکخراوەکە پەیوەندی پێوە کردمەوە بەرپرسی ڕێکخراوە کەنەدیەکە کە ئێمە ساڵانە سەفیر هەڵەبژێرین لەسەر جەم وڵاتانی دنیا بۆیە پێمان خۆشە ئەم ساڵ ئەو نازناوە بە ئێوە ببەخشین ئەگەر ئێوە لە تواناتانە هەبێ بۆیە وەرگرتنی هەر ئەرک و بەرپرسیارەتێک ڕاستە نازناوێکە و مای خۆشحاڵێ بۆ ئێمە بەڵام دوو هێندەی ئەوە ئەرک و بەرپرسیارەتێ پێویستە ئەگەر تۆ لە توانات نەبوو وەری نەگری بووە بەڕاوڕاویش لەگەڵ کۆمەڵێک دۆست و هاوڕێی ئازیز کە ئێمە شڕۆڤەی ئەم بابەتەمان کرد ئایا ئەتوانین ئێمە ئەم پۆست و بەرپرسیارەتێ وەربگرێنین و بیهێنین لە پارێزگای هەڵەبجە خود لە هەرێمی کوردستان ئۆفیسێکی تایبەتی بکەینەوە کە بتوانین خزمەت بە هاوڵاتیانی ئێمە بکە بە خۆشحاڵیەوە هەموو ئەوانە هاوکاریان پیشانداین پاڵپشتیان پیشانداین کە ئەگەر ئێمە بێت و نازناوەکە وەربگرین بێگومان ئەتوانین ئێمە خزمەتێ بکەین لەبەر ئەوە من ئەو بەرپرسیارەتیم وەرگرت دیارە لە زۆر بوارکارەکان ڕێکخراوەکە هەر لە نەهێشتنی نەخوێنەواری هەر لە کەمکردنەوەی ئاستی هەژاری هەر لە گرنگیدان بە خێزان بە پەروەردە بەلاو بە ژنان هەموو بوارەکان ئەگرێتەوە بۆیە هەتاوکو ئێستا من سەفیرم لەو ینی با بڵم لەسەر ئاستی عێراق لەسەر ئەرکی ئەو ڕێکخراوە. سەرنجام ئەم دەستکەوتانی کە ئێستا جەناب هەندێکیان باس کرد ئایا دەستکەوتەکان تەنها دەستکەوتێکی معنەوی و بەدەستهێنانی وەکۆڵێ نازناوێکن و ئایا دەستکەوتەکان تەنها دەستکەوتێکی خودین بۆ خاتوشەی داماتەسەم یا کامانن ئەو دەستکەوتە گشتیانەی کەوا ئێمە لە نەهێشتنی نەخوێنەواری دۆزینەوەی هەلی کاریا پێدانی وێنایەکی جوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتەکەمان بە وڵاتانی ئەوروپی لەم نازنا و بەدەستهێنانەی تۆ یا لەم بەر و تواناییتەوە ئێمە دەستمان دەکەوێت بە شێوەیەکی گشتیەکە باسمان بۆ لە دەستکەوتە گشتی و گشتیەکانی نێو کۆمەڵگە بۆ بکەیت. دیارە یەک شت هەیە ئەویشەوەیە کە ئەگەر تاکێکی با بڵێم
غیرەدینی ئەگەر هەمیشە بەرژەوەندەکانی خۆی لە پێشچاو بگرێت تاکی ئیسلامی هەمیشە بێ بەرژەوەندی خەڵک لە پێشچاو بگرێ وەک لە بەرژەوەندی خۆی دیارە بوونی ئەو نازناوانە بۆ من سەرتا ڕاستە مای دڵخۆشیە بەڵام ئەوەی جێگەی گرنگیە بۆ من ئەوەیە کە چۆن من بتوانم لە ڕێگەی ئەم نازناوەوە خزمەت بە تاکی هەرێمی کوردستان و تاکی عراقی بکەم بە حکمیەوەی کە من لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیارە لەسەر مڵکی هەموو عێراق حسابە و من وەکو باڵوێزی ژنان و لاوان ئەرکی هەموو عێراقم پێ سپێردراونەت بێتەنا هەرێمی کوردستان بۆیە ئێمە لە ئێستادا لە هەوڵداین بۆ کردنەوەی ئۆفیسی دوو ڕێکخراوی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە پارێزگای هەڵەبجە ئیتر ئەوە کەوێتەوە سەر ئەو ڕێکخراوە تا چەندێک ئیمکاناتیان هەیە و تایبەتمەندیان هەیە ئەتوانن ئەو ئۆفیسانە بهێنە ئێرەوە تاکو ئێمەش بتوانین لە ڕێگەی ئەوە بتوانین خزمەت بە تاکی کوردی بکەین و لە ڕێگەی ئەوە ئێمە بتوانین کۆمەڵێک گەنجولاوی دیکە پێ بگەێنین و لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بیان ناسێنین بۆیە ئەتوانم بڵێم وەرگرتنی ئەم نازناوە بۆ من مانای ئەوە نیە کە شەیدا تایبەتمەندتر بێت لە هەموو هەرێمی کوردستان و جیاوازتر بێ و تەنها ئەم چالاک بێ لەسەر ئاسی هەرێمی کوردستان بێگومان لەسەر ئاسی هەرێمی کوردستان کۆمەڵێک چالاکوانی زۆر باشترمان هەیە لە پیاوان لە خانوان کە ئەکرێ زۆر لە من باشتر بن بەڵام وەک ئەوەی کە باسم کرد ڕەنگە زۆربەی کاتەکان دەفتمان نەبێ. سپاس بۆ بەڕێستان بە ئومێدیەوەی ئینشاڵڵا هەمیشە لە لووتکەدا بتبینین. سپاس بۆ بەڕێستان کە لە هەڵەبجە و میوانی تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ بوون. بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کوردوەرەگرین لە دوای ناوبڕەکەەوە درێژە بە کۆی بەرگە و بابەتەکانمان دەدەین. بەڵێ خۆشەویستان تەوەری دووەمی بەرنامەکەمان تەوەرێکی تەکنەلۆژیە بێ لەبارەی هۆشی زیرەک کامەیە و کامەیە ئەو ڕێنمایی و زانیاریانی کە ئێوە ئەمڕۆ بەسەر سوورمانەوە گوێبیستیانە بن بەر لەوەی بچینە لای ناوەڕۆک و قسەکردن لەسەر تەوەرەکەمان راپۆرتێک لەبارەی هۆشی زیرەکەوە ئامادەیە بە پێکەوە بینەری ئەو راپۆرتەوین. بیری زیرەک بەو تەکنەلۆژی و سیستەمانە دەوترێت کە لە ڕێگەی ئەو ڕۆبۆتانەی دروست دەکرێن دەتوانرێت ئەو کردارانە جێبەجێ بکات کە مرۆڤێکی ئاسایی دەکات. ئەم بوارانەی کە هۆشی زیرەک لە خۆ دەگرێت ڕۆبۆتی فێرکاری، ئۆتۆمبیلی زیرەک، پەرەپێدان و فێرکردنی زمانی سروشتی، شەبەکەی مێشکی دەستکرد. یەکێکی دیکە لە تەکنۆلۆژیەکانی بیری دەستکرد کۆمپانیای گۆگڵ لە ڕێگەی بزوێنەری گۆگڵ ئەسیستانت یارمەتی بەکارهێنەران دەدات لە دۆزینەوە و ئاسانکاری لە وێبگەکانی گۆگڵ. Hi, I'm calling to book a women's haircut for a client. I'm looking for something on May 3rd. Sure, give me 1 second. Everyone, I'm an English artificial intelligence anchor. This is my very وڵاتی سین سەرکەوتوو بووە لە دروستکردنی ڕۆبۆتێک کە دەتوانێت بۆ ماوەی 24 کاتژمێر بە بەردەوامی گەشتی هەواڵەکان بخوێنێتەوە. ئەوان دەقی ئەو هەواڵانە دەخوێننەوە کە لە سیستەمی بەرنامەیەکی تایبەت بۆیان ئامادە کراوە بەبێ گرفت هەواڵەکان دەخوێننەوە. I will work tirelessly to keep you informed as texts will be typed into my system, uninterrupted. I look forward to bringing you the brand new news experiences. 各位观众朋友们，大家好，我是今天刚入职新华社的人工智能中文主持人，我由新华社和搜狗公。زانکان لە زانکۆی گراندار لە ئیسپانیا بە سوودوەرگرتن لە بیری زیرەک کە لە شەوی بەرنمەیەک دروستیان کردووە بوونی چەک و تەقەمەنی دەستنیشان دەکات و پەیام دەنێرێت بۆ دەستگاکانی پۆلیس ئەوەش بۆ فڕۆکەخانە و شوێنە قەرەباڵغەکان زیاتر سوودی لێدەبیندرێت تا بە زووترین کات هاوکاری بکرێن. یەکێکی دیکە لە کۆمپانیەکانی بواری تەکنۆلۆژی باوکاری بیری زیرەک و سوودوەرگرتن لە سیگناڵی بێتەل دەتوانرێت هاتوچۆی یەکدی لە پشتی دیوارەکانی شەو ببینێت. بۆ ئەو کردارەش پێویست بە ئینتەرنێت یاخود بلوتوز یان نێتوەرکی جۆراجۆر نییە. تەنها کردارێک کە پێویست دەبێت سوودوەرگرتن لە تەکنۆلۆژی بیری زیرەک و سیگناڵی بێتەل. بەشێک لە زانان پێیان وایە کە لە چەند ساڵی ئایندا تەکنۆلۆژی بیری زیرەک بەڕادەیەکی زۆر پێشکەوتن بەخۆیەوە دەبینێ بە جۆرێک کە دەوتێت شەڕی ئایندا شەڕی ڕۆبۆتەکانە و وای لێدێت بیری زیرەک بە جۆرێک مەترسیدار دەبێت کە لە کۆنتترۆڵی مرۆڤ دەردەچێت بیهێنیتە پێشچاوی خۆت بە خێراییەکی زۆر لە ڕێگا بە ئۆتۆمبیل دەڕۆیت کە لە ناکاو کۆمەڵێک بناڵ دێنە سەر ڕێگاکات کە بە خێرایی پێدەنیت بە برێکدا بەڵام کار ناکات. لەم کاتەدا تۆ دوو هەڵبژاردنت هەیە یان منداڵەکان دەخەیتە ژێر ئۆتۆمبیلەکەتەوە خۆت ڕزگار دەکەیت یان خۆت دەکێشیت بە دیوارێکدا و دەبێتە هۆی مردنت چونکە بیری دەستکرد بەرنمەکانی بە جۆرێک بەرنامە ڕێژی کراون کە ناتوانێت لە هەموو حاڵەتێکدا بەسەریان دازاڵ بیت و کۆنتترۆلیان لە دەستۆدا نامێنێت.
سەرەڕای باشیەکانی تەکنۆلۆژی بیری زیرەک مرۆڤ دەبێت بیر لە پەرچەکردارەکانیشی بکاتەوە. بەڕێوەبەری کۆمپانیای تسلا لە بواری ئۆتۆمبیل دروستکردن دەڵێت پێدەچێت تەکنۆلۆژی بیری زیرەک ڕۆژێک بێت سەری مرۆڤایەتی بخوات. لەگەڵەوەشدا ڕەنگە ڕۆژێک بێت ڕۆبۆتەکان داوای مافی یاسایی خۆیان بکەن لە مافی هاوڵاتی بوونەوە بگرێت تا مافی خواردن و جلوبەرگ و خان و پێداویستی پزیشکی و شتی تر. زاناکان لەو باوەڕەشدان کە تا چەند ساڵی ئایندە ڕۆبۆتەکان لە زۆربەی وارەکان شوێنی مرۆڤەکان دەگرنەوە لە کاتێکدا بەپێی دوایین ئامار لە ئێستادا لە 30 دەستی کار لە چەند وڵاتێک بەهۆی ڕۆبۆتەکانەوە بەڕێوە دەچێت. ڕەنگە دروستکردنی ڕۆبۆتێک بە هۆشی زیرەک هێشتا ئاسان بێت، بەڵام ئەگەر سەرنج بدەین لە ڕووداوە سیاسیۆمیەکانیشدا چەند ڕۆژی ڕابردوو کە قاسم سلێمانی دەکوژرێت لە عێراق بە فڕۆکەی بێفڕۆکەوان کە ئەمەژەر دووبارە بە هۆشی زیرەک کۆنتترۆل دەکرێت و کۆنتترۆلەکەی لە ئەمریکا و فڕۆکەکەش بە ئاسمانی بەغدا و ئامانجەکانی زۆر بە دەقیقی دەپێکێت. بۆ قسەکردن لەسەر تەوەری تەکنۆلۆژیای ئەم هەفتەیەمان کە باس لە هۆشی زیرەک دەکەین میوانداری زۆر بەڕێز کاک شاکار عومەر شارەزا لە تەکنۆلۆژیا و زانیاریمان کرد و کاک شاکار زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێربێت. لێەوە دەست پێ بکەین باجارە پرسیارەوە بکەین ئایا ئەم جۆرە تەکنۆلۆژیای هەر بەڕاست دەبێتە بەدیلی مرۆڤ؟ ناتوانین بڵێ تاوا بێت بە بەدیلی مرۆڤ چونکە لە کۆتایی ئەمە مرۆڤێک دروستی کردووە، بەڵام ئەخێ لەو بوارانەی کە پێی سپێردراوە بتوانێت لە مرۆڤێک باشتر ئیشەکانی بکات. بۆ نمونە تۆ ئەم ڕۆبۆتە هیلاکبوونی نییە، ئەتوانێت لە کاتێکا چەند ئیشێکی جیاواز بکات لە هەمان کاتە و بە 4 ساعت توانێت ئیش کات بە خێرایەکی زۆر بەبێ ئەوەی غەڵەت کات. ئەمە بێگومان مەترسیەکە لەسەر هەلی کار لەگەڵ گەنجانە کە ئەمەش یەکێکە لە مەترسیەکانی AI کە خۆی لە ئەسڵا ینی سوودێکی زۆری هەیە، بەڵام تۆ مقابل بە سوودەکەی خۆی چەندێک سوودی هەیە ئەوەنەش زەرەری خۆی هەیە کێچێک لە زەرەرەکانی هەیە بێگومان لەوانەیە بێتە بەدیلی مرۆڤ. بەڵام ترسیەوەمانە لە هەرێمی کوردستان جارە هەلی کار ڕەنگە بۆتیش دەست نەکەوێت. بابێنە سەر نموزەجەکانی تر هۆشی زیرەک لە کوێ بەکاردێت کە ڕەنگە هاوڵاتیە تاکی کێمە پێشنا دەبێت. بێگومان ئێستا هەموو ماڵێک تەکنۆلۆژیای زیرەکی تیا هۆش بۆ هەر لە موبایلەکە تۆ بیگرە ئەمە AI تیا بەکار هاتووە و بەردەوام داتا کۆکات و معلومات کۆکاتەوە ئەو داتایانە بەکارێنێت بۆی کە بتوانێت ئیشێکی باشتر کات. خۆی یەکێک لە جیاوازیەکانی AI لەگەڵ ڕۆبۆتێکە کە مەشینەکە یا ئامێرێکە دروست کراوە بۆ کارێکی دیاری کراو کە تەنها ئەو کارە بکات. جیاوازی AI لەوەیە کە بۆ معلومات و داتایانی کە کۆیەکاتەوە ئیشێکی باشتری پێکات. هەر بۆ نمونە دوورمە ڕۆ لە ناو موبایلەکە من لەم ڕۆژانەیە سەردانی سایتێکم کرد بۆ وەرگرتنی کۆرسێک، دوایی هاتمەوە بۆ ناو فەیسبوک بۆ سۆشیال میدیا سێرەکەم هەمان کۆرسم بۆ هاتوتۆ بە سپۆنسەر وەکو ڕیکلام. ئەمە لە وای ڕیکلامە بەکارێنرێ AI تۆ ڕێوشێنی تۆ ئەگرێت ئەزانین بۆکوێ ئەڕۆیت و سەردانی کوێەکەی تو حەزە لە چ شتێکە لەو شوێنەیە کە ئەچیتەوە سەری بۆ سۆشیال میدیا شوێنێکی کە جاریکە پیشانتەیەەوە بۆی داوای ئەو ئیشە بکەیت ئەو شتە بکەیت کەمە بەستە. ئەمە یەکێکە لە ئەو شتانی کە ڕۆژانە ئێمە بەکارەنجام هۆشی زیرەک نیعمەت و بەخشێکە بۆ مرۆڤ یان وەکۆڵێەوەی کە تەواوی جوڵە و زانیاری و هەڵسوکەوتەکانی مرۆڤ خاتە ژێر وەکۆڵە دیدێکی مخابراتی و جاسوسیانەوە. ئایا نیعمەتە یان نەکبەت و غەزەبە بۆ مرۆڤایەتی؟ وەڵی خۆی AI بوارێکی زۆر مەترسیدارە بەڕاستی ئەگەر دەستی کەسە خراپەکان بکەوێ هەرچەند ئێستا دەستیان کەوتووە زەرێکی زۆری هەیە، بەڵام کەوتۆتە سەر کەسەکانیش تا چەندێ بۆ شتی باش بەکاری ئێهێنن. ینی بۆ نمونە ئێستا AI لە زۆر شتی باشە بەکارێنرێ. بۆنە تۆ سەردانی یوتیوبەکە یا سۆشیال میدیاکەی ئەزانێ حەز لە چییە، ئەچێ بابەتەکانی فڵانشت بۆێنێت کە ئەمە سوودی هەیە، لە هەمان کاتا لەوەشە زەرریشی هەبێ هەرام شتە تۆ بۆنە سەردانی شتێک کردووە سەرنجی ڕاکێشاوی ئەو تەقی سوودەکان کردوتەوە ئەتر بەردەوام پشتی لەو نوعەت بووێنێ کە لەوچە تۆ زۆریش حەزە لێنێ بەڵام جارێک سوفات تۆ چیتۆ سەری ئەمەوات لەیەکا وەکو زنجیرەیەکی دانەبراو تۆ بەردەوام سێری ئەوەکەی دوای ئەم ڕاتە کێشە گەورەشە بۆ دەستگا مخابراتیەکانی وڵاتانی ئەوروپی بەتایبەت. پێگومان ئێستا گۆگڵ داتا سنتەرێکی زۆر گەوری هەیە کە بەردەوام ئانی ئەزانێت تۆ چی ئەەکەی تو چی ناکەی لە ناو ئینتەرنێتە کە تۆ داخڵەویت. زۆر باشە دەبیستین دەڵێن سیارەیەک دروست کراوەتون بەرێک دروست کراوە بەزی عازی بەرێ بڕۆ بۆ ماڵی خەزورم بڕۆ ماڵی باوکم دەدبا شتی وا هەیە؟ وەڵێ بێگومان. ئەمە چۆن دەکرێت؟ ئێستا ئۆتۆمبیلی تێسلامان هەیە کە هەم بە کارەبا ئیشەکات سیستەمی پاتریکیا بەکار هاتووە
و هەم ئۆتۆپایلەتی تایە واتە خۆی شۆفێری ئەکات کە ئەمەش دووبارە ئەچێتەوە مەجای AI چکە لەبەرەوەی ڕاستە GPS بەکارێنێ بەڵام بە پێی شوێنەکەی خۆشی تەعامل دەکات بۆ منە بە پێی ئەو ڕووداوانەی کێتە پێشی خۆی ئەپارێزێت واتە جیاوازە لە ڕۆبۆتەکە تەنها ئیشێکی دیاریکراوە بۆ دانا ئەو شتە بکات هەر ڕووداوێکی نەخوازراوە بێت ئەم کاردانەوەیکی باشی ئەبێ لەو کاتەیە کە زۆر جار لە کاردانەوەی مرۆڤێک خێراترە و اینجا تەکنۆلۆژیا وکو مرۆڤ نییە دوو دڵ بێ لە شتێکە ئیکات زۆر جار کێشەی مرۆڤ لەوەیە کە دوو دڵە لە شتێک ڕاستەگەر خراپیش بێ هەربیکی باشە لەوەی کە دوو دڵ بیت و هیچ نەکەی ئەو یەکسەر کاردانێکی زۆر زۆر باشتریە بە خێرا بەبێ دوو دڵی ئەو کاردانەوەی ئەکات کە سوودێکی باشەکەی مرۆڤ یەکێ لە سوودەکانی ئەوە بووە لە کاتێکە مرۆڤێک کە ئەمە خۆشی دوایی دایناوەتەوە لە یوتیوبە جانی ئەو زەلامی ڕزگار کردووە تێسلا سیارەکە هەرەوە چۆتە ناو سیارەکە وتێتی نیر هۆسپیتال بووم بە بۆ نزیکترین نەخۆشخانە ڕێک سیستەمی سیارەکە نزیکترین نەخۆشخانە دیارریەکە لە کەمترین کاتا بیگەێنێتە شوێنی مەبەست کە ئەمە جانی ئەو شتێکی وا ڕەنگە پێوەست بێ بۆ منە گوگڵ و یا GPS-ەکانی ناو شارەکەی خۆیەوە بەڵام بەخوا لە سلێمانی داینە لە شارەکانی هەرێمی کوردستانە ئەو زین و بە حاڵی دۆزێتەوە ئێستا ڕۆبۆتەکە ڕاستە لەوە چێ غەڵەتی زیاتری هەبێت بەڵام وەکوتم ئەو بەپی بارودۆخی شوێنەکە تەعاملەکانی تەواو تەعامل ناکاتە سەر احتیمال ناکاتە سەر GPS-ەکە احتیمال دەکاتە سەر ئەو شوێنی کە تایەتی کە ئەڕوات ئەو ڕووداوانی کێتە پێشی ئەو جادەیە ئاراستەکەی چۆنە هەموو شتەکان لێکەیەتەوە باشترین اختیار هەڵبژێرێت ئێستا کاک شاکارگە بە شێوەیەکی عملی تۆ لە مۆبایلەکەی خوددا پێش بەرنامەکە بە جۆرە لە جۆرەکان کۆمەڵێ داتا و زانیاری باشت لە ڕێی ئەم هۆشی زیرەکەەوە وەرگرت با بینەر بزانێت چۆن ئێستا لە مۆبایلەکە هۆشی زیرەک بەکاربێت ڤۆیس ریکۆگنیشنمان هەیە کە تۆ لە ڕێی سەوتەوە بە مۆبایلەکە تەڵی شتێکم بۆ بکە و ئەو لێت تێگات ئەوەش کە خاوەن پێداویستە تایبەتەکان کاتە چاویان لەدەستداوە زۆر جار بەردەنگ ناوی دۆستەکانیانڵێ بۆ مناڵێت جەلال یەسەر ڕقەمەکەی بۆیان ئەوە ژەرەچێتە خانەی هۆشی زیرە بێگومان ئەو بەردەوام زانیاری وەرەگرێمیش چێتەوە بارەوە کە بەردەوام ئەمە تەمرینی پێکرێت لەلایەن گۆگڵ خۆیەوە وشەی تازەی پێ ئەوترێت تێکسی تازەی ئەدرێتێ هەتاوەکو خۆی بۆ ئەو هەموو شتانی کە ڕۆژانە تێکسی تازەیە وشەی تازێت خۆی بۆ حاضر کات و لە تۆ تێبگات ئێستا بۆ نمونە لە موبایلە ئەوانی کە ئەندرویدیان پێ گوگڵ ئەسیستانتمان هەیە و ئەوانەی کە ئایفۆنیشیان پێ سیری هەیە کە تۆ ئەتوانین لە ڕێی دەنگەوە ئەو شتەی مەبەستە پێی بڵێیت وە موبایلەکە هێشتا زمانی ئینگلیزی تێدا داخلکراوە بەڵێ بە زمانی ئینگلیزیە و ئۆپن سۆرسیشانی کوردی شەتوانێ بڵێ ئیشی تیاکات بۆ زمانی کوردیشی دانێ بەڵام تاوەکو ئێستا هیچ شتێکی وانە بووە کە کەسێک ئەمە بکات ئەمە تازە بە تازە لە نووسینەکانی کوردیەکە یاخەری کە هەندێک گەنج خۆبەخشانەی شیتیا ئەمەش ینی هەنێک کەسی شیتیا کردووە بەڵام خۆبەخشانەی لەوچێت لە سنوورێکا بۆسێت ناتوانێت لە وڵاتانەمە کۆمپانیای گەوری لە پشتەکە ئەم ئیشانە ئەکات بەڵام لەلای ئەمە هیچ سەپۆرتی پشگیریەکی گەنجەکە ناکرێت کە ئەو شتە بکات و هیچ کەسێکیش ئامادە نییە بە خۆپەخشانە تاوەکو ماوەیەکی زۆر ئەمە بکات و ئەم شتانش ئەوە نییە بڵێ کە لە داهاتووە بوارێکی مادی بۆ من دابین کات ئیشێکی پێ بکەم ئەمە تەنها خزمەتگوزاری کە ئەی بە خەڵکی بە خۆڕاهی بە بێ بەرامبەر هیچ سوودێکی بۆ تۆتیانایە بەڵام سوودی تاعاان ئەوەی تایە کە تۆ دڵە مرتاحە بکە یارمەتی خەڵکی دیاو لەو هۆیەوە بەڵام لە ڕووی مادیەوە هیچ سوودێکی بۆ تۆ نابێت ماڵێ فەرمۆگەر کەرەسە تاقیکەینەوە ئۆکەی گۆگڵ Tell me the full name of Lionel Messi. هەندەری میسی Lionel Messi's full name is Lionel Andres Messi. Okay. How old is he? Lionel Messi is 32 years old. Where were he born? I was born in a meeting. At Oh, first la I was Biri just Suya. a rough concept. خۆی Now I'm out in the بۆ شێوەیە world. کارەکە ئەگەر دیقەتانە من لە کاتی قسەکردنا باسی میسیم کرد یەکەم جار کە ناوی تەواوەتی میسی چییە لەبەر خۆم لایەنگری میسیم ناوی تەواوەتی میسیت پێ ئەڵێ بەڵام دواتر بەجێ ناوێک ئەیگەڕینتەوە بۆ میسی پێم وت تەمەنی چەندێکە ناوی میسیم نێنە بەڵام خۆی زانی کە من هەر باسی میسی یەکەم بەڵام ئەگە دووبارەشی بکەیتەوە هیچ زیانێکی نی هەر پێ دەڵێ بەڵێ بەردەوام ئەو زانێرش پێڵە کە خۆت ئەتەوێت یانی شتێکی زیاتر پێ ناڵە خۆ ئەتوانێت شتی زیاتر پێڵە بەڵام تەنها ئەو زانێر تەنها بەتەنگ بۆ تەنێریان بوونە بە تێکست و نووسینیش
خۆ داواکەی بۆ بەدەنگ پێتاڵێ بەڵام خۆشی لە ئەسلامە چۆن ئیشەکات کە دەنگکە تۆ پێ ئیت ئەم دەنگانە ئەکرێتەوە بە تێکست لە ناو پرۆگرامەکە بەڵام تۆستی پێ ناکەی ئەم تێکستە هەر پیتێک و ئاسکی کۆدی خۆی هەیە لە پرۆگرامی ناکە ئیشی پێکرێ ئاسکی کۆدە کۆمپیوتەر لی تێگا مەشینەکە لی تێگات و جارێکیکەوە ئەکات کە ئەو وەڵامی کە پێویستە بیاتەوە بە تۆ. زۆر باشە ئێمە لە بابەسی کۆمەڵگەی خۆشمان بکەین. ئێستا هوشی زیرەک لەکوێیە کە تاکیشی ئێمە زۆر باسانی بەکاری بێنە یاخۆت ئێمە چۆن توانیمانە سوود لە دانان یا پرۆگرامکردنی هۆشی زیرەک بکەین. هەندێک گەنجمانە زۆر جار داهێنان دەکەن. بەڵێ ڕاستە بێگومان گەنجی خۆمان بەردەوام ئیشی کردووە لەسەر ئەم بوارە و بەڵام ئێشتا هەر زۆری ماوە تا بکاتەوە بۆ وڵاتانی کە ئیشی لەسەر گەنجکە ئەوان پارێکی خەیاڵیان خستۆتە ناو ئیشەوە کە بتوانن داهێنانی تیا بکەن و ئەو شتانەی کە پێویستە بە باشترین ڕێگە ئەمیشانە پێ خۆتۆ ئەسە بۆن منە ئەم ئیشەی ئەیتێ پێڵی فڵانەشتم بۆ بکە ئەمە خۆی ئەلگۆریزمێکە ڕێکار و یاسای خۆی هەیە تۆ بە چ شێوازێک ئەو ئیشت بۆ بکات باشترین شێوازە بۆ لەژێر تاوە بکات ینی ئەو شێوازی کە دانراوە ئیشێکی زۆری لەسەر کراوە کۆمپانیانە کە ئەوەت بۆ بکات ئەمان پارێکی زۆر خەیاڵیان تێکردووە لە چا ئەوانەی کە ئێمە کە تا ئێستا تەکنۆلۆژیا زۆر کەم بەکارێ لە ناو کۆمپانیەکانە لە ناو کەرتی حکومیە شتێکی وامان نییە بەڵام ئەو کەسانی کە ئیشی تیا کردووە کەسی تاکەس بوو لە ڕێی خۆیەوە توانیوێتی شتێکی باش بکات بەڵام نەیتوانیەوە گەورەتری کات ئەویش لەبەرەوەی پشگیریەکی نەبوو بۆ من هەواڵێکم بیست لە ماوەیە دۆناڵد ترامپ 11 ملیۆن دۆلاری خسۆتە ناو ئیشێکەوە کە فڕۆکەوانی تارێکی بێفڕۆکەوانی زیرەک دروست کات بە شێوازی جیاوازتر و باشتر کە ئیشەکانی بکات 11 ملیۆن دۆلاری تەرخان کردو بۆ ئەو ئیشە بەڵام ئەمە ئیشێکی باشتری بووەکە ڕاست تۆ پارێکی زۆری تێکی بەڵام ئیشێکی زۆر باشترە بۆکە لەو پارێ بەڵام لای ئێمەانی هیچ شتێکی وانێ بڵێ کەسێک سەپۆرتێکە پارێکی وات بادێت تۆ بتوانانی ئیشێ بکەیت و من بڵێ ئامۆژگاریم بۆ کەسانی کە پرۆگرامەرن لەو بوارەیە کارەکەن نەچن ئەو شتانەی کە بۆن ئەو وڵاتانە کردویانەوە حازریان کردووە تۆ بێ دووبارەی کەیتەوە ئەوان تازە کردویانەوە لە پرۆگرامینە ئۆپن سۆرسمانێ زۆربەی زۆریان ئۆپن سۆرسن لە گیت هەبۆ ئانەیە هەیە کە ئەتوانن دەستیان کەوێ پرۆگرامەکە و بەکاری بێنن بۆ شتی خۆیان مەبەستیانە ساوان شتەکانیان دروست کە تۆ پێز ناپشی دروستی کەیتەوە جارێککە ئەمە کاتێکی زۆر لێ ئەبە و ناشتوانی بۆکوان زۆر خەریکی بوو لە ڕووی ئابوووریەوە ئاماژت بەوە کردکەوە لە داهاتوویەکی نزیکە گونجێ بۆ نەوەک چۆن لە ڕاپۆرتۆک شاڵی لە سەتاسی ئێستا دەستی کار هۆشی زیرەگەی با بڕێ و لە داهاتوە لەوە چ جێی مرۆڤ بگرێتەوە ئایا ئەمە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و سەربازی و مەترسی و زیانەکانی تری بۆ سەر کۆمەڵگەی مرۆڤایەتی چین ئایا لە ڕووی سەربازی و کۆمەڵایەتی سیاسی و هۆشی زیرەک هەڕەشەیە بۆ سەر داهاتووی مرۆڤایەتی و کۆمەڵگەی مرۆڤایەتی ڕاستە تەکنۆلۆژیای زیرەک ئەنی وەکوی باسمان کرد سوودێکی زۆری هەیە بۆ کۆمەڵگا کە خۆی ئامانجی تەکنۆلۆژیا ئاسانکاری شتە بۆ ئەو بەشانی کە هەیە و دەستی خسۆتە ناو هەموو بەشەکان و هەموو بوارە جیاوازەکانەوە لە پزیشکیەوە هەتاوەکو کارگەکان و بواری سەربازی و بواری ئەندازیاری و هەموو بوارەکانی کەی گردووەتەوە کە بتوانێت ئاسانکاریان بۆ بکات ئەمە لایانی باشی تەکنۆلۆژیای زیرەکە لە هەمان کاتە بەپی ئەو سوودانی کە هەیەی ئەوەنەش زیانی هەیە بێگومان هەموو شتێک کە دەستکردی مرۆڤە چەندێ سوودی هەیە ئەوەنەش زیانی هەیە بەڵام ئەو کەسە باشەکە بۆ قازانجەکە بایکاری بێنێک بۆ ئەو شتێک کە خراپە بەکاری بێنێت یەکێک لە خراپەکانی AI ئەوەیە بۆ نمونە کەمکردنەوەی هەلی کارە لە داهاتوویەکی لەوەچە نزیکی شابێت چونکە ئەم ڕۆبۆتانی کە دروستەکرێت و ڕۆبۆتەکانی پێشوم جاران لە کارگەکانە بەکارە هاتن ڕۆبۆت ئیشێکی دیاریکراوی بۆ کردیت تۆ پێڵی ئەوەم بۆ بکە ئەو ئیشت بۆکە ئەوە هەلێکی زۆری کەم کردەوە بۆ کرێکارانەی کە لە کارگەکانە ئیشەکەن چووە ئیشی زیاترەکات و بێ هیلاکبوون ئیشەکانەکات و بە دەقیقی ئیشەکەت بۆ ئەکە بەڵام ئێستا AI مایان هەیە کە بەردەوام خۆشی بەرەو پێشەوە بات کە ئەماکرێت لە مەجای کۆمپانیەکان و شوێنەکانی کەشە ئیشت بۆ بکات بەردەوام بتوانێت خۆی بەرەو پێشەوە بەرێت شتی باشترت بۆ بکە و ئەو ئامانجەی تۆ ئەتەوێت بۆت بێنێتە دی و AI ڕۆبۆت هیلاک نابێت و ئەتوانێت 4 ساعت ئیشت بۆ بکە بە خێرایەکی زۆر و چەند ئیشێک لە هەمان کاتا بۆت بکە کە ئەمە ئەکرێت لە ئاستی مرۆڤ بە دەربێ ئەو ئیشانت بۆ بکە بۆیە ئەگەرێکی زۆری هەیە کە لە داهاتووە هەلی کار کەم بێتەوە بۆیە من داوام لەو گەنجانە هەیە کە ئێستا ئەیانوێ پێشکەون
هەوڵی زیاتر بم چکە زۆر خێرا پێشەکە تەکنۆلۆژی زۆر مەترسیدارە بۆ بەڕێز کاکشا کارۆمەر شارەزار لە تەکنۆلۆژیا زانیاری سپاس بۆ بەڕێستان کە میوانی تەوەری دوای بەرنامەکە زۆر بەخێراتی. بەڵێ خۆشەویستان تەوەری سێمی بەرنامەکەمان تەوەرێکی تۆمارکراوە کە بریتە لە دروستکردنی خواردنوشینی کە لە هەفتانە لەلایەن خات و فاتمە حەسەنەوە بۆتان ئامادەکراوە ئەمجارە دروستکردنی پیتزا بزانین چۆن پیتزامان بۆ دروست دەکات. سڵاو بینەرانی خۆشەویست خۆشحاڵم لەگەڵتانم لە بەرگەی دروستکردنی خواردنی ئەمڕۆژمان پێکاتێ لە پیتزا. پێستەکانیش بریتین لە ئارد لە بۆ هەویرەکەی سێ بەرداغ ئارد لەگەڵ بەرداغ و نیوەک ئاری کەمە گەرم لەگەڵ ئەو شتانەی کە پێویستمانە لەسەری دابنین دوای هەویرەکە دوای هەڵجوونی هەویرەکە دەمەوێت کەچەبەکەی بەخۆم دروستی بکەم. دۆشاوی تەماتەیە کەمەک لەگەڵ ئاو خاستم کردیتەوە ئەوەش دوودانە تەماتەیە لێ ڕەندەماندایە لەگەڵ خەمیرە لە بۆ هەویرەکەی ڕەشکە لە بۆ سەری پیتزایەکەی کەمەکی دادنێم مرد نییە ئەگەر پێت خۆش بوو دابنێ واگەریشتە داشینەنەی کێشە نییە بەس دایمان ڕەشکە سوودی زۆرە ئەگەر پێتا خۆش بوو و قیمە لە بۆ سەرەکەی و پەنیر موزەرەلام ئەوە پێویستیەکان بووە کوارگیشم پێویستە. ئێستا هەویرەکەی دروستەکە شێوازی دروستکردنی ئەم هەویرەش ئاماژەم پێ کرد ئاوەکە کەمە گەرم بیتن یعنی ئەگەر ئەوها دەست لە ناوی دابنێ ئەزیەتی دەستت نەداتن بەس هەندێک گەرم بیتن و خەمیرەکەشی تێ دەکەم یەک مڵاکی چێشت خەمیرە لە بۆ سێ بەرداغ ئاو لەگەڵ یەک مڵاکی یان دوو مڵاکی چێشت شەکر خۆشمان پێویستە بەس لەگەڵ ئاردەکە تێدەکەم و ئەو ئاردەی کە تێدەکەم نیوەی تێدەکەم نیوەکەی چری دەهێنمەوە بەو شێوەیە هەویرە یعنی هەر بەکاری دەهێنم نیوەکەش بەس یعنی ئێستا لەگەڵم بن دەبینن یعنی لەبەرچی دەهێنمەوە هەویرەکە ئەوها بەشلی درستی دەکەم هەتاوەکو هەویرەکە زوو یعنی زۆر شێلانی نەوێتن بەو شێوەیە دروست دەکەم دایمان ئەوها ئاسانترە. لەگەڵ کەمێک خۆی لەگەڵ ئاردەکە تیبکەی باشترە خۆیەکە ئەمن لەبەرەوەی ئاردەکە دەهێنمەوە چکە هەویری پیتزا یان کولێرە یان ئەو شێوانە دایمان هەویرەکە جوان بیتن یعنی جوان بیشێلی ئەوە جوانتر دەبیتن لە ئەوەی ئەمن پێویستم بە شێلانێکی کەمتر بیتن لەبەرەوە ئاردەکەی دەهێنمەوە ئێستا بەکاری دەهێنمەوە ئەو ئاردەی کە دەهێنمەوە هەندێکی ئەوها دادەنێم هەویرەکەشی لەسەر دادنێم کەمە دەستم بە ڕوونی تێناکەم بەس دەستم پێ سەور دەکەمەوە باشترە. یعنی باشترین تەریقا لە بۆ باشترین ڕێگا لە بۆ شێلانی هەویری پیتزا یان مەسەڵەن کولێرە ئەو شێوازە زۆر باشە ئەگەر هەویرەکە بدایەت مەسەڵەن نیوەی ئاردەکە بەکاردێنا و هەویرەکە کەمەکشلت کرد ئەو ئاردەی کەس ئەوە سەبر بەکاردێنی لۆ خۆی چەند پێویستی پێبیتن ئاردەکەی دەگریتن هەتاوەکو هەویرەکە جوان دەبیتن ئەو هەلی دەکەی ئەگەر بدایەتەکە هەویرەکە شل بوو جوان یەکتر دەگریتن ئەوها کەمە ئەوالی دەکەی ئاردەکە لەگەڵ ئاردەکەی یەکتر دەگریتن یعنی چەند پێویستی پێبیتن ئەوەندا پێوە دەنووسێتن ئەودا توندێک با زۆر توندیش نەبیتن ئەتیادی بیتن سەبر یعنی هەرزار ئەوها دەست سەوەر دەکەی هەتاوەکو ئێستا شتەوە بۆ خۆشەویستان هەویرەکە بەسە ئەوەندە شێلانەکەی هەرچەندە زۆر نەمشێلە چونکە ئەو شێوازە دروستکردنی هەویرە شێلانی زۆری ناوێتن لە خۆی هەویرەکە جوان دەردەچیتن ئەگەر نیوەی ئاردەکەی بهێلینەوە نیوەی ئاردەکەی بهێنەوە سەبرە هەندێکی لە بیندا بێن هەچی لە سەری ئەوجا بەخۆی هەویرەکە چەند ئاردی پێویست بیتن پێوە دەنووسێتن هەویرەکەمان جوان دەردەچیتن ئێستاکەش کەمەک سەوری دەکەم لەگەڵ قابەکە هەتاوەکو لە کاتی ئەوەی کە دروستی دەکەم پێوە نەنووسێتن لێ دەگەرم هەتاوەکو ساعتێک
دوای سعاتێک دروستی دەکەم. خۆشەویستان دوای ئەوەی سعاتێک داماننا لە بۆ هەویرەکە 2 ئەوەندەی خۆی هەویرەکە زیادی کرد زیاد دەکاتن. ئەجا بە ئارەزوی خۆمان هەویرەکە پیزای گەورەی پێ دروست دەکەین یان بچووک. ئێستا لەگەڵم بن دەبیت هەندێک گۆشتێکی بکڵێنم. سێتا هەندێک ڕۆن پێویستە گۆشتەکە کەمێک خۆی کەمێک بیبەری سوور تیژ تاوەکو قیمەکە دەکوڵێتن. دەمەوێت کەچەبەکەی بە خۆم درستی کەم. شێوازی دروستکردنەکەشی لەگەڵم بن. خۆشەویستان گۆشتەکە ئێستا هەندێک کوڵا کەمەک چونکە لە ناو فەرنیەکەش دیسان سوور دەبیتەوە دەست کەمێک بیکڵێنی باشترە. پێویست ناکە ئاویشی تێ بکەم یەکسەر بەڕوونەوە. هەر لە ناو هەمان مەقلی. خۆشەویستان دوای ئەوەی قیمەکەمان گۆشتەکەمان حازر کرد دەمەوێت کەچەبەکەی بە خۆم درستی کەم و ئەگەر درستی کەم مەرج نییە بۆ جۆرە حەسارەی بیتن. ئەگەر حەسارەی دەستیش بیتن بێکارەبایی کێشە نییە. مهم شتەکان تێکەڵ بن شتەکان ورد بن. ئەو ئێساوە تەماتی 2 تەماتی لە ڕەندەمدا و ئەگەر لە ڕەندەشم نەدابایە چووک بە حەساری دەکەم کێشە نییە بەس وە حازرم کردبوو. ئەوە تەماتە لەگەڵ 2 دانە زیر پیاز ئەوە پیازەکە مەسەلەن یەک دانە پیاز بەستە بەستەوە بچووک بوو. 1 دانە پیاز کەمە گەورە دەچن لەگەڵ کەمەک خوێ ئەمەک بیبێری تیژ زوور بە هەندێک تیژی خۆشە. ئەوەش دۆشاوی تەماتی لەگەڵ ئاو خستم کردیتەوە. هەمان ئەو مەقلەی کە گۆشتێکم لە نایکڵان لەگەڵ هەندێک ڕوونی هی گۆشتەکەم مابەوە ئەوەش کە ئامادەمان کردێ هەندێک بقوڵێتن هەندێک خەز بیتن. خۆشەویستان هەتاوەکو ئەو کەچەبەی کە دەمانەوێت دروستکەین لەسەر پیزایەکە هەتاوەکو ئەو کەمەک دەکوڵێتن من کوارگەکەی ور دەکەم لە بۆ پیزایەکە. پێویست ناکە کوارگەکەش بکوڵێنم ئەوە بەتەنچی پارچە دەکەم لە خۆی ناسکە کوارگ.
خۆشەویستان جا ئەوەی کەچە بکەم دروست کرد هەویرەکە ئامادەیە و شتەکان ئامادەیە دەستمایە نانی پیزایەکەی پان کەمەوە خۆشەویستان ئەمن پیزایەکە بەو شێوە گەورە دروست دەکەم ئەگەر پێتان خۆش بوو ئێوە دەتوانن بچووکتری بکەن بەڵام بە نانەکەی ئەگەدار بن ئەسوور نەبیتن بەو شێوە بیتن زۆر ئەسوور نەبیتن و زۆر تەنکیش نەبیتن ئەو هابی باشترە ئەو سینیەمە بۆی ئامادە کردیە ئەگەر وەرەقی زەیتی داش نەنێن کێشە نییە بەڵام ئەمەندام نایە لە برەوەی پیزایەکە گەورەیە طبعاً ئەمن حەزم لێیە پیزا کەمێک لێوی هەبیتن جوانترە بەجا لە ئەوی لێوەکی لە بۆ دروستکەمەوە بۆ شێوەیە ئەو نەخشەی دروست دەکەم لە هەر چار لە هەموو لایەکانی و ئەگەر ئەوها دەتانزانی بە سنیەکە گچکەتر بیتن یەکسەر لێوەکەی بکەوتەوە سەری ئەوهاش دەبیتن ئەوها ئەو لێوەی لە بۆ دروست دەکەم هەتاوکو ئەو شتانەی کە لەسەری دادەنێم یعنی بکەوتان ناوەکەی و لە ڕۆخەکانی نەڕژێتن کەچەبەکەش هەندێکی دەخەمە سەری خۆم تێکردیە بیبەرم تێکردیە پێویست ناکات یعنی یەکەم جار تێم کردیە ئیدی ئەگەر بخۆتان حەز بکەن تیشتر بیتن نەتانن تێی بکەن ئێستا دەتوانن بەبێ گۆشت یان بەتەنێ بە پەنیر یان بە هەر نوعا گۆشتێک پێتان خۆش بیتن بە خۆت دروستی بکەی یان بازار بی چ فەرق ناکا بەس تامەکەی جیاوازە طبعاً هەردووچی هەر خۆشە بەس بەرەئی من بە خۆمان دروستی بکەین خۆشترە نوێترە شتێک چ تامەک حەز لێ دەتانی تێی بکەی بەس ئەوەی گرنگ بیتن تەماتەیە دۆشاوی تەماتەیە و پیازە سیری کەمەک تێکە ئەگەر حەز ناکەی زۆر بیتن دوایەوە کەچەبەکەم دانا هەندێک پەنیر جای ئەوە گۆشتەکە بیبەر بەسە ئەوزەر پەنیر ئەوەی سەرەکی بیتن لە بۆ پیزای کەچەبەکە و پەنیرەکەیە باقی شتەکاندی چت حەز لێبی دەتانی لەسەری دابنێ ئێستاش تەوا بوو پیزایەکە کەمەک ڕێشکەی لەسەری دادەنێم ئەگەر حەزتان لێبوو بەزایمان ڕێشکە لەگەڵ هەموو خواردنێک بەکاربینە باشە سوودی زۆرە ئەسێ دەکەمە فڕن ژێرە و سەرەی پێبیتن بیکە سەر دەرەجەی 200 لە دقەی تقریباً
بدقيقة تقريبا 20 تا 25 دقيقة. خۆشەویستان هەم ئێستا یەک دانە پیزامان دروست کرد دەمەوێت ئەوەش بیکەمە کولێرایە هەمان گۆشت ئۆشتانی تێکەم نفسی ئەو هەویرە دەتانی بکێ کولێرە یان لە ملاجین شان لە بەرنامەکان داهات و لە ملاجینی دروست دەکەم. خۆشەویستان لە بۆ کولێرەکەەوە هاپانم کردەوە نانەکەی ئەو قیمەیە کە پیزایەکەمان پێ دروست کرد ئەوەندەی ماوە لە بۆ کولێرەی هەندێک پەتاتی کوڵاش ئەوە هەندێک وردیکەی ئێستا هەموو شتەکانم لە ناویدا نایە بەس هەندێک تر تەنگتری دەکەم بەس جارێ ئەو حالی دەگەڕێم هەتا هەندێک نرم بیتن هەتاوکو لە کاتی پانکردنەوەکەی جوانتر پان بیتەوە. ئێستاش کولێرەکەمان بە شێوەیە پان کردەوە یعنی لە لێوەکەی زۆر تەنک مەکە بەس ناوەندەکەی هەندێک تەنک بیتن لێوەکەی کەمەک هەبیتن کەمە گەستور بیتن باشترە. ئەوەش زەردێنەی یەلکێ لەگەڵ کەمەک شیر یان کەمەک ئاو لەسەری کولێرەکەی دەدەم ئەوجا چ بە فلتە بەس ئەمن بەدەستی لێدەم چەشەم نییە بەس دەتانی بە فلتەش لێ بدەی و دەتوانن ئەو هەویرەی بەبێ قیمە و ئەو شتانە بیکەنە کولێرەی سادە بەس ئەمن لە ناوی دامنایە قیمە و پەتاتە و هەندێک کونجی سوورکراوەشی لەسەر دادەنێن لەگەڵ کەمە گەڕاشکە بە هەمان شێوە دیکەمە فرن وەکو پیزایەکە دەرەجەی فرنەکە و کاتەکەشی عینن وەکو پیزایەکەی دەتوانن ناو بەناو سێریکەن تاوەکو بزانن سوور بیتەوە یان مایتی.
خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەکەمان تا بەرنامەیەک تر و زۆرێکتری خواردن بەخواتان دەست پێرم خواتان لەگەن. بینەران ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەم ڕۆژمان پێشکەشکردن تا ڕۆژێکی نوێ بەرنمەیەکی نوێ دیکە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم ماڵتان ئاوا خواتان لەگەڵ.